لە چەند ڕۆژی ڕابردوودا هەواڵی ڕفاندنێکی دیکەمان پێگەیشت لە ئەنقەرە کە لە دوای 15 تەمووزەوە لە بەرزبوونەوەدایە. ئۆرچۆن شینیوجێل بۆ کڕینی شیر بۆ منداڵەکەی چوە دەرەوە لە ماڵ و ڕفێنرا. لە کاتێکدا خانەوادەکەی خەمی ژیانی منداڵەکەیانە، ئەمەر فاروق گەرگەلیۆغڵو دامەزرێنەر و سەرۆکی پێشووی مەزلوم دێر چیرۆکی ڕووداوەکەی نووسیەوە. گەرگەلیۆغڵو دەڵێت هیچ هەواڵێک لە شینیوجێل نازانرێ کە باوکی دوو منداڵە. شینیوجێل لە دەستگایەکدا کاری دەکرد و ساڵی 2016 بە تۆمەتی هاوسۆزبوونی بۆ بزاوی خزمەت لە کارەکەی دوورخرایەوە. تاکو ئێستا نزیکەی 13 کەس لە ئەنقەرە ڕفێنراون. خاڵی هاوبەشی ئەو کەسانەیش هاوسۆزی بزاوی خزمەت و دوورخراون لە کارەکانیان. چاک دەزانین کە ڕووداوی ڕفاندنەکانی 1990 تاکو ئێستا ڕوون نەکراونەتەوە. پێشتر تۆرۆسی سپێڕۆڵی سەرەکی دەبینی، لە ئێستایشدا ترانسپۆرتەری ڕەش لە کامێرەکاندا دەردەکەوێت. ئەم ڕووداوی ڕفاندانە کە ماوەیە کە هیچ ڕوون ناکرێنەوە، وەک خاڵێکی ڕەش لە مافی مرۆڤی تورکیادا دەنووسرێنەوە. لە ماوەی بارینە ئاساییدا دەستگیرکردنە نایاساییەکان بەردەوامیان هەیە. نازلی نورمێرد لە شاری کرشەهەیر کە ماوەی ساڵێکە هەفتانە واژۆ دەکات و هەموو مەرجەکان جێبەجێ دەکا، ئەمڕۆ لەگەڵ منداڵە ساوە 11 مانگەکەی دەستگیرکرا و ڕەوانەی زیندان کران. دوێنێ کە ئاکایفی ساوە دەستگیرکرا و ئەمڕۆ ژمەلیکەی ساوە، ژمارەی منداڵە ساوەکانی کە تەمەنیان لە 1 مانگ بۆ 6 ساڵیدایە ئێستا گەیشتووەتە 706 منداڵ. لە ئەنتالیا دادگاییکردنی ئێردۆغان پۆلات سەرۆکی پێشووی ڕێکخراوی ئاکتیڤ ئێتیمسن و کارمەندانی پێشووی ڕۆژنامەی زەمان بەردەوامە و داوای زیندانی 15 ساڵیان بۆ دەکرێت. شاندی دادگا دۆسیەی ئێردۆغان پۆلات و تونجێر چێتینکایە بەڕێوەبەری پێشووی ڕۆژنامەی زەمانی جیا کردەوە. دادگا سزای زیندانی 7 ساڵ و 6 مانگی بەسەر ئێردۆغان پۆلات و تونجێر چێتینکایە دەسەپاند. بەڵام دادگا بەهۆی خراپی بواری تەندروستی تونجێر چێتینکایە بڕیاری ئازادکردنیدا بە مەرجی واژۆکردنی هەفتانە. چێتینکایە بەهۆی خراپی تەندروستیەوە پێشتریش ئازاد کرابوو، بەڵام لەسەر داوای دادوەر دووبارە زیندانی کرابووە.